خۆپیشاندان و ناڕەزایی چینی و موچەخۆران لە سلێمانی پێی نایە نێو حەوتەم ڕۆژەوە و مامۆستایان و کارمەندانی تەندروستی و بەگشتی چینی و موچەخۆران پێداگیری لەسەر جێبەجێکردنی داواکاریەکانیان دەکەن. لە ڕۆژی حەوتەمی خۆپیشاندانەکاندا موچەخۆرانی سلێمانی ڕایانگەیان پێداچوونەوە با سیستمی پاشەکە و تەنگاوێکی گرنگە، بەڵام پێویستە حکوومەت دڵنیایان بداتێ کە سیستمی نوێی موچە لا زووترین کاتدا جێبەجێ دەکرێت و لامان کاتدا بڕیارێکی کاتی نابێت. تا ئێسش بڕیاریمانەوە هەیە لە بژێر خێمەکان تاو کاتی داواکاریەکان جێبەجێکرێت. دیارە حکوومەت هێرێمی کوردستان هاتووەتە پێش بۆی کە لە لە پاشەکەوتی کردەوە بە لە ١٠٠ دەبووە لە ١٣٠ بەڵام ئەوەی داخوازی ئێمەیە ئەمانەوەی ئەمەش بۆ چەند ساڵیکە نەڕوە ئەم مانگرتن و اعتصامانە بەردەوام نەبێت. داواکاری حکوومەت هێرێمی کوردستان بە تەواوەتی پاشەکەوتی موچە لابەرێ بێمتمانەیەک دروست بووە لە بینی هاوڵاتیان و حکوومەت هێرێمی کوردستان. ئەمەی حکوومەت کردوێتی هەنگاوێکە ناوێتی، بەڵام هەنگاوەکە بەلای ئێمە هەنگاوێکی پێویست نییە. داواکاری حکوومەت زوو بەدەم داواکانەمەوە بێ بە ئێمە و بە حکوومەتیش خەمی ناوەندی خوێندنمان بێ، خەمی ڕۆڵەکانی ئەم گەلەمان بێ بۆی بەڕاستی ساڵێکان نەفەوتێت. 200 دیناری موچە وەرەگرم، موچەکەم لە تەکێیە، ماڵەکەش وا لە دوکانە. ئەیتر چارەسەری من تووشی نەخۆشی درێژخایانیش بووم. نزیکەی هەفتەیەکە بەهۆی بەردەوامی خۆپیشاندان و ناڕەزایی چینی موچەخۆران داوامی فەرمی لە زۆربەی فەرمانگەکانی سلێمانی بە تایبەت کەرتی پەروەردە و تەندروستی پەکی کەوتووە. فەرمانبەرانی سلێمانی نیگەرانن لەو دۆخەی دروست بووە و داوا لە حکوومەت دەکەن دڵنیایان بداتێ لە باشکردنی ژیان و گوزەرانیان بۆ ئەوەی ئەوانیش بگەڕێنەوە سەر کارەکانیان. ئەو دەستکاریە کراوە هەنگاوێکی باشە، بەڵام نەبوونی سیقەکە وای کردووە کە فەرمانبەران سیقیان بە حکوومەت نەماوە کە گومانیان هەبێت لەسەر ئەوە، بۆیە داوای حەلی جەزریەکەن. ئێمە لە دنیای ئیدارەیە بنەمایەگەی ئەڵێ بنەمای چارەسەرکردنی گرفت لە ڕێگ و ڕیشەوە، نەک پینەکردن. ئەمە کە حکوومەتێکا بریتێ لە پینە ئەگەریەوە هێز پێنە هەڵتەقێتەوە دووبارە ڕووباتەوە، ئێمە لەوە تەرسین بەڕاستی. ئێمە ئەم وەزعەمان پێ خۆش نییە، ئێمەش هەموو نەخۆشەکان کە سوکاری خۆمانن، بەس ئەوەش ناکرێت بە حەق و مافەکانی خۆمان نەگەین. هەیە پارەی تەکسی پێ نێ بێ بۆ دەوام. ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی سەبارەت بە خوێندنی باڵا سەرۆکی زانکۆکانی سلێمانی و کۆیە و ڕاپەڕین و گەرمیان و پۆلیتەکنیکی سلێمانی و چەرمە و هەڵەبجە و دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی دوای کۆبوونەوەیان لە ڕاگەیەنراوێکدا جەختیان لەسەرەوە کردەوە بەردەوام دەبن لە پرۆسەی خوێندن و نابنە هۆکار بۆ فەوتانی ساڵێکی خوێندکاران. ئەوە سەرڕای ئەوەی کەوا پشتگیری تەواوی خۆمان لە مافەڕەواکانی مامۆستایان و فەرمانبەرانمان دەکەین. سەرۆکی زانکۆکان ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی بڕی پاشەکەوت و دەستبردن بۆ چاکترکردنی بژێ و موچەی فەرمانبەران و مامۆستایانمان بە بڕیارێکی باش هەڵدەسەنجێنین. سەرڕای تەحملکردنی زۆر باری قورسی ژیان موچەی کەمی فەرمانبەران و مامۆستایانمان، بەڵام ماوەیەشی کەمی خوێندنمایە و کاتەکە زۆر ناسکە، بۆیە ئەمە داوای بەردەوامی دەکەین و ڕای دەگەێنین کە زانکۆکانمان کراون و بەشە ناوخۆیەکانمان کراون و داوا لە خوێندکاران دەکەین کە بگەڕێنەوە بۆ زانکۆکان و بە بەردەوامی پرۆسەی خوێندن لە زانکۆکان بۆ نەفۆتانی ئەمساڵی خوێندن. حکوومەتی هەرێمی کوردستان پاش 3 ساڵ لا جێبەجێکردنی سیستمی پاشەکەوت هەفتەی ڕابردوو سیستمێکی نوێی موچەی ڕاگەیان کە بەپێی سیستمەکە لەمە دووە موچەخۆرانی هەرێم با ڕێژەیەکی کەم موچەکانیان پاشەکەوت دەکرێت. حکوومەت بەڵێنی ئەوەشی داوە ئەگەر دۆخەکە باشتر ببێت لایەندەیەکی نزیکدا بە یەکجاری سیستمی پاشەکەوت لەسەر موچەی فەرمانبەران هەڵدەگرێت. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.